والله زۆر جیاوازە یعنی ئێمە زیاتر ترش و زیاتر یعنی بەهارات تێکن و ئەوە کوناک ئەو هێناوە بەڵێ تا چەندێک خۆ خواردن دروستەکەی لە ماڵەوە والله زۆرێکم زۆرێکی بەڵێ چی دروستەکەی زیاتر یاپڕاخ بڕیانی ئەو شتە خەڵ کوێی بەغا خەڵکی بەغای واتە عەرەبی خواردنی کوردی و حەز لێ یاخود خواردنی عەرەبی ئەوانە کە لە بەغا هەیە يعني فرق نییە وەکو شتە بس يعني خواردنی عربی زیاتر خواردنی عەرەبی چی زۆر خۆشە لە خواردنە عەرەبیەکانە یاپڕاخ لەگەڵ ماسی مەزگوو ماسی بە شێوازی بەغایی باشە جلی کوردی و لەبەر کردووە چەندێکە لێرە ئەژی 20 ساڵ 20 ساڵە بەڵێ حسابکە کوردی ئەرۆڵ تا چەندێک گرنگی بە خواردنەکان بۆ منە ئەتێ فێر ببی دروستکردنی خواردن يعني چۆن هەوڵەی بۆ فێربوونی ئەوەی کە خواردن دروست بکەی فێری خواردنی زیاتر ببی تا چەندی هەوڵەیەوە بۆ ئەوە ها يعني بێشی 6 ساڵ ئەوانە يعني من حەزەکەم دروست دەکەم يعني هوايتی خۆم هیوایەتی خۆتە بەڵێ چی زۆر خۆشە یاپڕاخ بەس یاپڕاخە نا یاپڕاخ لەگەڵ بریانی زۆر خۆشەکەم لەگەڵ دۆڵمە لەگەڵ يعني ئەو هەموو شتێ جیاوازی یاپراخی بەغا لەگەڵ سلێمانیا چییە؟ والله زۆر جیاوازە یعنی ئێمە زیاتر ترش و زیاتر یعنی بەهارات تێکن و ئەوە بەس لە یعنی وەکو ئەوە سوورەکە یعنی ناکەی وەکو شتە بۆ شێوەیە نییە ئەوەش بەجیا هەر بەس ئەوە خۆشە ئەوە چیەوەیان؟ یاپڕاخی کوردی ئەوە دۆڵمە بەس ئەوەی ئێوە کە من بینی بێتم زیاتر سڵقی کەمترە ئەوە گەڵامیۆ گەڵامیەوە ئەوە ئەوە سڵقەتیایە سوورەکە سڵقەتیایە